لە مۆزوعەکە دەمێ لەگەر باسکەم. بڵێ کوڕم چییە؟ ئەمن دەمەوێت ژینی بینم. ئێ وەڵا پێم خۆشە. چییە کچی چییە؟ عایلەکی کوونە جارە پێم بڵێ. ئەوان عایلەکی باشن شانسی من، عایلەکی زۆر باشن. کوڕم ئەمن لۆ دەچمە داخوازی خەمت نەبی. ئەوە مشکلەیە مشکلە، ئەو مشکلەیە زۆر گەورەیە، هەل نابی بە تو هەل نابی، ئەوان داکو بابمیان دەوێت بە تو هەل نابی. خوا گەورەیە کوڕمەڵە تاوکە. ئەوە چۆ دەرە بابم وەرە. بڕۆ بڕۆ بینەوە. ئاوە بابا ئاوە. ئاوە بابا ئاوە. هذا بسم الله عليك. بلزم. أخوات. ببجورك كون ببجورك. ببجورك. ئەمە کوشت پشتەوە. ونستر زين نسيت. وهي مرت. الو. باش پورە سوعات هۆشنگم دەوێ. بەڵێ هۆشنگ تەلەفۆنەکە. هاتێنەر گیان. وەرە پارەگەشم پێتە. باشە باشە بە چاوان ئێستا. بەڵام زووە. ئێستا ئەوە هاتم ئەوە هاتم. ها بابا ئەم دەستمە دەری دەڕۆم. دانیشە وەرە دانیشە وەرە. دانیشە وەرە برام دانیشە. لۆ هەستە. وەرە دانیشە وەرە. ئێستا تو لۆ بەزمێکە برا من ساعت لێرە. بەسە دە دانیشە لە ماڵی خۆت وەڵڵا تۆمەت کوشت بێزار بووین دە بەستە لە ماڵ و حاڵی خۆ دانیشە. بورێ زۆر ئاگە لە بابم بی. ئەم ئیشەکە هاتە پێشێ بڕۆم باشە؟ بڕۆ بابە. دەکە شتەکان قەپات کردیا؟ قەپاتم کردە کوڕم. بڕۆ بە زۆر ئاگە لێبی. ئەچ ئاگەر لە خۆ بیتت هۆشنگ. باشە تێکەڵ هەم کەس نەبی کوڕم. بەسەر چاو. برام لە دانیشە سعیتە. بەس بزانم چێ باتی بەس بزانم. حەز بێ بسمە دەری. دانیشە برام دانیشە ئیسراحەت کە ئێستا پارۆنانە کرد لۆ دێنم ئیسراحەت بکە. هۆشنگ باشی باشم بەزە تلوها سرد لە خۆشێواندیە. ئەو بۆنە ناخۆشە چێ لێت دێ. ئێکورە چ بکەم چێنەر وەڵڵای لە بەش ژیانی باب ماگام لە خۆنمە. ئەوە چەند ڕۆژ لە دوی دەگەڕێ. ئێ چ ودیتەوە؟ خدارێ وەڵا ئاخیرە دیتمەوە. کووە وەزعی کووە؟ خراپ زۆر خراپ. لە چێ دیتەوە؟ ئەتوا زۆی بینە لەگەڵ لای چیت کرد. تەلەفۆنم لێ کرد. هێ چی گوت؟ هۆشنگ تەلەفۆنم لێ کرد. هۆشنگ نازانم کو پێت بڵێم. هێدە قسەی بکە دەی؟ هەزار قسەی خراپی لەسەر تو کرد. گوتی هۆشنگ دەستی بڕیمە خیانەتی لێ کردیمە. گوتی هۆشنگ ئەمنی خۆش نەویستیە. تەلەفۆنم دێ تەلەفۆن. لۆستا. تەلەفۆنەکەمەوە تەلەفۆنم دێ. ئێ کاکە پێم بڵێ بزانم لۆستا. لە بۆت لێ لای دەکەم تەلەفۆنەکەم دێ. کاکە بێسوودێ لۆ کاکە دەبم دێ و تەلەفۆنەی. فەرموو بزانم جوابت دەداتەوە. بەڵێ هۆشنگم. من هیچ کەسە بەنای هۆشنگەوە ناناسم. کاکە ئەو لە سەری قەپات کردیەوە ئەو کچە دڵی لە توو شکایە. ئێلۆ کاکە گوناحم چییە؟ کاکە منیش دەزانم گوناحی تو نییە گوناحی داک و بابتە. ئەتویانی هیمال کردیە. لۆی دەکاتەوە. چی دەوێت لە من؟ بەس دەمەوێت بتبین و کێشەکەت پێ برێم. هەرچی دێ لە تەلەفۆن بیڵێ. آخر ناکرێ نە دوور و درێژە دەمەوێت بتبینم. هۆشنگ من شایانی خیانەتم ها پێم بڵێ. خیانەتی چ خیانەت؟ ئەگەر خیانەتم بکرد با تەلەفۆنتم لە بۆ دەکردەوە. ئەی بۆ پشت تەلەفۆنە بۆ ناکردم ها؟ آخر موبایلەکەم بزر کردیە موبایل. مۆبایلەکەش لە لای منە. ڕاست؟ بەڵێ. چێ دۆزیەوە؟ سیرکە هۆشنگ. ئێستا مۆبایلەکەت بە تەکسی بۆ نێرمە و بینی من و تۆ کۆتایی پێیان. ئیتر تەلەفۆن بۆ من نەکەیتەوە. نانە تکا دەکەم. ئەوە ئاخر جارت بەس دەمەوێت بتبینم. باشە بێمە کوێ.
ساعتش کەورە پارچ کۆلێژەکەی لێو دەتبینم باش بەس ئاگادار موبایلم لەکە نییە باشە باشە دەی خوات لەگەڵ چ وتیکەوە چێنە دەڕۆمەوە ساعتش کە خۆم دەگۆڕم دەڕۆم باشە ئێ چی پێ دەڵێ دوای هۆشک بەس بورزانی بەیە بە تەمای چیت هۆشنگ بۆجێت هێشتم ئازیزەکەم منت خستنەوە ئەم گێژاوە بۆچی هۆگری خۆتت کردم بۆچی بۆچی بۆ ئێستاش چاوەڕێم بیتەوە هەر وەکو جاران بتبینمەوە چەرخی زەمان تۆی بۆ کوێ بردووەرەوە گیانەکەی من زووەرەوە لەیلا هۆشنگ حەیف کە من دڵی خۆما بە تۆ وام زانی خۆری منی کۆتایی بە هەموو دڵتەنگیەکانم و بە تاریکی دڵمەهێنیت بەڵام حەیف کە ئاوا دەرنەچویت لەیلا جان بێدەنگ بە ئەزانیت کە بەڵێنت بە کەسێکگە بەرپرسی لە هەموو شتێکی ئەو لە دڵخۆشیەکانی هەتا لە فرمێسکەکانی و دڵتەنگیەکانیشی بەڵام ڕۆژێک دادێ ئەو شتانت زۆر بە خراپی بیردێتەوە ڕۆژگار ئەو شتانت هەمووی بیت دێنێتەوە لەیلا دەلێگرە با قسەت بۆ بکەم ئەو ماوەی کە بزر بووم دەزانی من لەکوێ بووم پورێکمە بوو پێویستی بە کورچیلە بوو خۆ دەزانین لەو سەردەمە ئێستا زۆر زەحمەتە کەسێکە بێکارێکی وا بکە زۆر گەڕام زۆر ماندوو بووم 2000 پیاوێکم دۆزیەوە چوومە لای و لە پارە قسەم لەگەڵ کرد بەڵام لەسەر پارەکە ڕێک نەکەوتی هەر لەوێش بوو کە موبایلەکەم بەجێهێشت 2000 پورێکمە بوو ئەو ئێمەی لەو کارە سارتە ڕزگار کرد چیە هۆشنگ دەستی کردو بە گێڕانەوەی چیرۆک ئێستا چیە باوەڕم پێ ناکەی باشە مادام وایە بوو بە تەلەفۆنی کەسێکە تەلەفۆنت بۆ نەکردم تەلەفۆنی چیت بۆ بکەم وا دەزای من ناو کێشەدام چێ فکری وەدەکا دیارە گرنگ نەبووم بۆت لەیلا تۆ لەلای من زۆر گرنگی زۆریش خۆشەویستی بەڵام چارەم نەبوو باشە تۆ بای چیت دەکرد هۆشنگ وەبزانم تۆ لە من تێناگەی من پێتەڵم لە لای باوکم شکام تێبگەیتر ئێمە باجی زۆرماننا لە پێناو سمعەتی عایلەکەمان کەچی ئێستا تۆ بتەوێت بە ئاسانی بیت و من پشکێنیت دێمە لای باوکت و قسە لەگەڵ دەکەم ئەوە هاتی هۆشنگ پێتەڵێ وەرە داوای باشە دێمە داوات کەی چەند ڕۆژێکم پێویستە چەند ڕۆژێک یانی چی یەک ڕۆژ دوو ڕۆژ 100 ڕۆژ کەی دە پێم بڵێ لەیلا تەنها چەند ڕۆژێکم پێویستە تەنها چەند ڕۆژێک بۆچی خۆ ناگرێ وازە پوریشم بێنم بەجێ بێڵم
تۆ باشی خۆت بۆ پورت سەلماندووە ئێستا کاتی ئەوەیە خەم لە ژیانی خۆت بخۆیت بۆچی پورت کەسێکی نی بێجگە لە تۆ خەمی بێت ئەو چەمەندارێکی گچکەی هەیە مێردەکەشی پشتی بە ئێمە بەستووە ئێمە پشت و پەنای ئەوین ئێخۆ ناکرێت پشتی لێ بکەم هۆشنگ یەیتە داوام یا بۆ هەتایە واز لێک بێنین لەیلا دە تۆ بۆستە باقسەت بۆ بکەم تەنها چەند ڕۆژێکم پێویستە تەنها چەند ڕۆژێک ئاخر ئەم جارە کۆتا جارە ئەبێ بەڵێنم پێ بیت بەڵێن بێت کە بێمە داوات باش